سڵای خۆی گەورەتان لێبێ شەرەفمەندم لە بەرنامەیەکی جیاوازی پەروەردەی تایبەت لەگەڵتاندا دەبم. ئێمڕۆ لە شاری ڕانین لە کەرنەڤاڵی کۆکردنەوەی خێزانەکانین کە مامۆستا دنیا بەڕێزیان خاوەنی منداڵێکی ئۆتیزمە لە وڵاتی دانیمارکەوە سپۆنسەری کۆبوونەوەی ئەم خێزانانەی کردووە کە لە تەواوی کوردستان هەر لە دوهۆک و هەولێر و سلەیمانی و هەڵەبجە و کۆیە و ڕانیەوە هاتوون بۆ نیۆڕۆخوانێک و بە مەبەستی ئاشتەواییەک یاخۆ بە مەبەستی دەربڕینی هاوسۆزی لە نێوان خێزانەکاندا کۆبوونەوە. ئێستا کۆمەڵێک خێزان و لەگەڵ مامۆستای بەڕێزی پەروەردەی تایبەت دەدوێنم کە باز دەکەین بزانم گیر و گرفتی ئەم خێزانانە چێ بە تایبەتی ئەو خێزانانەی کە منداڵەکانیان لە سەر 12 ساڵەوەیە دەکرێت حکومەت چی بکات دەبێت پلانی چی بێ دەبێت چۆن خۆڕێ بکرێتەوە باز لە فەراغی ئەو دەقە یاسایش دەکەین کە لە بەرنامەیەکی تایبەت باسمان کرد کە بە وشەیەکیش بێ ناوی ئۆتیزم لە دەقە یاساکانی هەرێمی کوردستان و عێراقدا نەهاتووە. یعنی ئەم فەراغ یاساییە چی دروستەکە لەگەڵمان نابن. شەیما خان من سەرەتا ئەگەر بێمە لای ئێوە سڵاوی خوای گەورەتان لێبێ لە دوهۆکی دەلالەوە یاخوا بەخێر بێن بۆ شاری ڕانیە خۆشحاڵ بووم. پێش بەرنامەکە وتەیەکی جوان پێشکەشم کرد فەرموو. زۆر زۆر سپاس دەکەم ئەمڕۆ بەهۆی ئەوەی کە ڕۆژی ڕوخانی ڕژێمی بەحس و نزیک بوونەوەی مانگی وشیاری ئۆتیزمەش دەمانویست ئەو دەرفەتە بقۆزینەوە بکەینەوە ڕۆژی ڕوخانی بربەستە هەموو ئەو بربەستە کۆمەڵانیای لە بەردەم خێزانەکانی ئۆتیزمن بۆ ئەوەی ئاشنایانکەن بەو سروشتە جوانەی کوردستان. زۆر باشە ئەم شکاندنی ئەم بربەستانە تەنها بە کۆبوونەوەی ئەوە خێزانەکان کۆتایی پێ یاخۆ دەبێت چ شتێشکە هەبێت. ئەو وەگو گوتمان سەرەتایەکە چونکە ئەگەر خۆزانەکان کۆ نەبنەوە ئەو کاتە کۆژانەکانی خۆیان باس ناکەن و کۆدەنگیش دروست نابێ پێویست دەکا وەکو برێن ئەو چاڵاکیانە هەبن بۆ ئەوەی پێکەوە کۆژانەکانی خۆیان هەموو پێگۆ باز بکەن و کۆدەنگیەک دروست بکەن و بۆ ئەوەی هەموو ئەوانەی وەکو برێن مافەکانیان هەوڵی بەدەستێنانی مافەکانیان بدرێشان. زۆر باشە کاکە ئادەمی کوڕ تەمەنی چەندە؟ تەمەنی 15 ساڵە. تەمەنی 15 ساڵە. ئایا بۆ نمونە لە شێوازی مەنهەجی تێکاڵ یاخود لە قوتابخانە لە هیچ شوێنێک سوودمەند بووە؟ بەڵێ ئادەم بەهۆی سیستەمی لەم تێکەڵکردنی وەکو برێم دەمج سوودمەندەوە بەڵام بەداخەوە ژینگەکە ئەوەندە لەبار نییە وشیاری کوبریم وەزارەتی پەروەردە یعنی وەکو بڵێم ڕاستە لەسەر وەرەقە زۆر شت کراوە بەڵام کە دەچینە بوارە جێبەجێکرا بەو شێوەیە نیە. ئێستا ئادەم ئۆنلاینە وەکو بڵێم دوور بە دوور یعنی ناتوانێت بەڵێ ژینگەی قوتابخانە ئامادە نیە بێجگە لەوەی هۆشیاریەک هۆشیاری ستافی پەروەردە بەو ئاستەنیە. یاخوا ئەو دەستانت خۆش بێ هیچ شتێشکە ماوە بوون من ئاماژەم بۆ پێ بکەی برینەکان چین دەمانە بڵێم ینی وەکو گوتم حکومت ئەوەی نییە بەسەوەی برێم چەند شتێکی سەروەرەقەیی بابێت بە دووادا چوو بڵێم چەندی بەڵێ کردداریان شتێکی وان ناکردەوە دڵی ئەو خێزانە نەخۆشبی بڵێم کەمێ مرتاح بن بێزگاەوەی بڵێم دەمجایان شتێکی زۆر بچووکی کردو ئەوە کافی نییە بەڕاستی دەبێت زۆر زۆر شت بکرێتن پەیمانگای پیشەیەکان زۆر 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 گرنگە چونکە لێرەدا بەهرەکان بەبەرچاو نابن ینی بەرهەمە بەهرەکانیان ون کە تۆ شوێنێکت نەبی ناتوانانی بەرهەمەکە وەکو بەهرەکانیان بەبەرچاو بکەی ینی توانە و هێزیان بدۆزیەوە ئەو شاراوەیە ینی پێویست دەکە شوێنی وە هەبن بۆ ئەوەی بەدیار بکەن. باشە دەستەکان خۆش بە شەیماخان عەزیزەکەی منی دەست چاوت خۆش بێخوا. کاکە ئارازگانەگە بێمە لای بەڕێستان تۆ وەکو باوکی کاکە دیلان کە ماشەڵڵا گەنجێکی جوان چی پێویستە بکرێ حکومەت دەبوو چی کردبا لە ڕابردوو نەک لە ئێستادا؟ دەستەکانتان خۆش بێ زۆر زۆر سپاستانەکەم. وابزانە بێمە 15 بۆ 16 ساڵە چێ حکومەت چیمان بۆ ئەەکەی چی پێویستە بکرێ ئەمە هەر لێ ئێن و لێ ئێن و لێ ئێن و بەس قسەی هیچی تر ئەمەگەمان بە سەرچاو وەرگرتووە ئەگەر بە سەرچاو خەڵات بووە ئێستا ماڵەکانمان پڕ بوو لەو خەڵاتانە بەداخەوە. ئێمە پێویستمان بە سنتەر هەیە لە سەر و 12 ساڵ تا 18 ساڵ لە 18 بەرەو ژوورتر ئەمانەش هەمووی ئەگەڕێتەوە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بەڵام بەداخەوە خوانی لە جێری لێ ئێن بە ناوی تا ئێستاش هەر بە ناوی قەیرانی دارایی و باسیەکەن و گوایە بودجەنیە و حکومەت ئەنجومەنی وەزیران موافقەت ناکە.
يعني ئەنجومەری وەزیران تێناگەم ئەم هەموو ئۆتیزمە نابینێ لە کوردستانە ئەم هەموو خێزانی ئۆتیزمە نابینێ کە چەند کێشە و معاناتیان هەیە ئەم هەموو خێزانی ئۆتیزمە نابینێ کە لە قوتابخانەکانە چەند کێشیان بۆ دروست دەبێ لە سنتەرەکانە چەند کێشیان بۆ دروست دەبێ لە ناو کۆمەلگا چەند کێشیان بۆ دروست دەبێ هەنی نازانم نابینێ نابیستێ هەموو جارێک مرە قسەیەکەم ئێمە بار نین بەسەر حکومەتی هەرێمی کوردستانەوە حکومەتی هەرێم بارە بەسەر خێزانی ئۆتیزمەوە یعنی ئەبێ حکومەتی هەرێم ئەوەی کە خستێ سەر کاغەز جێبەجێ بکە بەڵام هەتا ئێستا جێبەجێ نەکردووە مافی امتیازاتمان هەیە لە ساڵی 2012 لە وەقایعی عێراق ببورن هەرێمی کوردستانە بڵاو بووەتەوە هەتا ئەم دەقەیە لە ئەلفۆتایی هیچی لێبەجێ نەکراوە بە شەرتە سەرۆکی ئێرۆی هەرێمیش ئیمزای لەسەر کردووە زۆرتەوە کاگاراز یەک شتێشکە بۆ نمونە ئەگەر حکومت هاوکار نەبێ هەز ناکەی بۆ نمونە کارە سات دروست دەبێ چکە ڕێژەی منداڵی ئۆتیزم و کەسانی ئۆتیزم ساڵ بە ساڵ لە بەرزبوونەوەدایە بەڵێ زۆر ڕاستە و لە هەموو بەرنمەیەەکە لە هەموو شوێنەکە من ئەو قسەیەم کردووە هەرچ خێزانێکی ئۆتیزم تووشی هەر کارە ساتێک بێ ئەو باڵەکەی لە ئەسمی حکومەتی هەرێمە حکومەت بەرپرسیارە یعنی بۆ بەرپرسیارە ڕۆحی و پەپولانە شاد بێ ئەو مناڵە ئۆتیزمانە ئەمانە ئەگەر سنتەریان هەبوایە شوێنێکی حەوانەوەیان هەبوایە بۆ خنکان بۆ کەوتنە ئاو بۆ نەبوون بۆ کەوتنە ئاگرەوە یعنی بەڕاستی لە سنتەرەکانە مامۆسای ڕاهێنەری باشیان هەبێ بەتوانیان هەبێ لە ماڵی شۆ بە هەمان شێوە خێزان هاوکار بێت چونکە ئێستا سیستەمی جیهانی گەڕاوەتەوە بۆ خێزان ئەڵێ خێزانیش ئەبێ خۆی لە ماڵەوە هاوکار بێ و وەکو با بڵێن ڕاهێنان و پەروەردە و ئەم شتانی مناڵەکەی خۆی بکە بەڕاستی ئێمە لە هەموو شتێک مەغدورین هیچ شتێکمان نییە ئەوە ئەوە تاس ئێمە سنتەرێکمان پێویستە سنتەرێکی زانیاری کە خێزانی ئۆتیزم تیاکۆ بێتەوانێ و زانیاری وەرگێت کەسی پسپۆر زانیاریان پێشکەشکە بەڵام بەداخەوە ئێستا ئەو سنتەرەشمان نییە وەکو ئەوەشمان نییە سنتەرەکانی کەش ناکەنەوانێت بۆ نمونە لە دوهۆک سنتەریتیان نیە یەک سنتەری حکومیتە بەڵام وەکو پێویست نییە لە هەولێر بە هەمان شێوە لە سلێمانیش ڕاستە سنتەریتیا سنتەرەکە گەورەیە بەڵام وەکو پێویست نییە دە سنتەری ئۆتیزم هەیە لە شار و شارۆچکەکانە بەڵام پێویستیان بە خزمەتگوزاری هەیە پێویستیان بە ستافی باش هەیە پێویستیان بە بەرنامەی باش هەیە کە هاوکاری مناڵەکان و خێزانەکانیش بن ئەو ستافە ئەو زانیارانی کە هیانە بێنەوە بە خێزان بۆی خێزانش لە ماڵەوە بتوانێت ئەو کێشانی کە هەیە چارەسەری بکە بەڵام لەبەرەوەی حکومەتی هەیەم زۆر بەداخەوە کێشەی زۆری بۆ خێزان دروست کردووە خێزانیش مەیوز بووە بێتاقەت بووە یعنی تووشی حاڵەتی دەرونی بووە توانای ئەوەی نییە مناڵەکەی ڕاهێنا بە مناڵەکەی بکە یا زۆر سەرپەرشتیاری مناڵەکەی بێت یعنی هیوادارم حکومەتی هەرێم بەجددی ئاور لە ئۆتیزم باتەوە ئۆتیزم داڵقشانە ئێمە ناڵین زەنگێکی مەترسیدارە و ئەڵێن حکومت لێمان مەترسە وەرە پێشەوە هەنگاو بە هەنگاو ئەوەی توی نایزانی ئێمەی دایک و باوک فێرە دەکەین کە چی بکەیت و چی نەکەی ئێمەی دایک و باوک پێ دەڵێن چۆن ڕەفتار لەگەڵ خێزانی ئۆتیزما بکەیت ئێمەی دایک و باوک پێ دەڵێن لە ساڵی 2013ەوە موچەی ئەم مناڵانە کووا 240 قسوور موچەی ئەم مناڵانە فەوتاوە لە ساڵی 2013 کە ڕاگیرا وەریان نەگرتووە 2012 هەر هیچ کەسێک سوودمەند نەبووەوەی ناونووس بکرێ و ئەو شایستەدارایی کە دایانرێتێ بتوانن سوودمەند لە مانگی حوتی 2013 ڕاگیرە کەس سوودمەند نەبووە ئەوەش بڕهاوکاریەکی هەرچەنەکەمە بەڵام بۆ ئێستا ئەو خێزانانە باشە بەشی پێداویستی مناڵەکەیانەکە بە ئێوە بەپی یاسا بە ئێماڵێن 250,000 دینار ئەیکووە بە ئێمە ئاڵێن مۆڵەتی بە خێوکرد بە موچەی تەواو ئەیکووە بە ئێمە ئەڵێن ئەو خێزانانەی کە دوو مناڵیان هەیە دوو موچیان بۆ بڕێتەوە ئەوەی کە یەک مناڵی هەیە یەک موچە کەمترین موچە 240,000 دینارە ئەیکووە ئەوەی دوانی هەیە 480,000 دینار ئەیکووە یعنی ئێوە نازانم بە ئێوە هەشتە نووسن و ئێمە ئاڵین کووە دەستەکان خۆش بە کاگارازگان زۆر سپاس دەستان خۆش بێ زۆر سپاس مامۆستاگە برینەکان قوڵن خێزانەکان هەز دەکەن کە کوێیان ئازاری هەیە ینی بەجددی چی بکرێ دیسان بۆ ئەوەی حکوومەت بێتە سەرخەر ینی بەجددی هاوکاری کرداریانە بێت
دەستخۆشتان لێ دەکەم بەخێر بێن سەر چاو دەستخۆشی لە مامۆستا دنیا و لە گروپی شاخەوانی ڕێگاش دەکەم کە هەستاون بەم کۆبوونەوە خنجیلانەی خێزانانی ئۆتیزم. دیارە خێزانی ئۆتیزم هەر لە کوردستان بە شێوەیەکی ئەو تۆ پشتگوێ خراوە، یعنی دەنگی ئەوەندە کپە کە هەر وەکو بوونی نەبێ لە کاتێکدا کۆمەڵگا وەکو هەموو کۆمەلگاکانی تر ڕوبەڕووی قەیران و کێشەیەکی ئەوەندە گەورە بۆتەوە کە ئەوان وەکو لە گوێی گادا خەوتون کوردەواری خۆمان دەڵێ. بۆچی تاکی ئۆتیزم ڕۆژانە با بڵێن توشبوانی ئۆتیزم هەڵگرانی حاڵەتی ئۆتیزم ئەوەندە بە خێرایی پێش دەکەوێ، یعنی ئینسان سەری سۆر دەمێت کە دەڵێ سیر دەکات لە ماوەی چەند ساڵێکدا ئەو هەموو خەڵکە ئەو هەموو منداڵە چاوگەشە بە حاڵەتی بە توشبووی ئۆتیزم کۆبوونەوە دەبیندرێن و لە هەموو کوچە و کۆڵانەکان زۆری بەشدارنەوە دەنا ڕێژەی گەلک زۆرە. ئەوەی ئێمە مەبەسمانە ڕاستی هەر لە سەرتاوە دەبێت ناوەندێک هەبێ سنتەرێک وەکو بڵێ لیژنەیەکی پزیشکی پێشکەوتوو هەبێ لە خەڵکی ئەکادیمیا و پسپۆر بۆ ئەوەی هەڵسەنگاندن لە سەرتاوە بۆ ئەو منداڵانە بکەن هەڵسەنگاندنێکی ڕاست و دروست کە ئەوە ئەرکی حکوومەتە ئەو شتە بکات لە هەموو شار و شارۆچکەکاندا کە هەڵسەنگاندن بۆ ئەو منداڵانە بکەن و ئاستی با بڵێن ناتەواوی ئاستی ڕێژەی ئۆتیزمیان دیاری بکەن بۆ ئەوەی چارەسەرێکی ڕاست و دروست و زانستیانە وەربگرن. جگەلەوە لە دایانگەکاندا پێویست دەکات ژووری تایبەت یان دایانگەی تایبەت لە هەموو شار و شارۆچکەکان هەبێ بۆی ئەو منداڵانە لێ بێ بەش نەبن. من بەش بە حاڵی خۆم لە منتیقەی ئێمە کە ڕاپەڕین و بیتوێن و پشدەرە منداڵی ئەوە خاوەن پێداویستیان بڵین هەڵگرانی ئۆتیزمیان توشبووی ئۆتیزم بووە بردویانە بۆ دایانگە باشیشە وەزعی زۆر باشە لە دایانکە 3-4 ڕۆژ چووە هەموو ڕۆژە تەلەفۆنیان بۆ کردووە کاکەوەرە منداڵە ببەوە کەڵکی ناو منداڵ و ناو دایانگەکەی نییە شوێنی ئەهلیەکان ڕناگرن نەک حکومی ئەوە حکمی من باسی دەکەم ئەجا بۆیە پێویست دەکات دایانگەی تایبەت هەبێ لە سەرتاوە لە دوای ئەوە لە قوتابخانەکاندا پێویست دەکات قوتابخانەی تایبەت هەبێ بۆ ئەو منداڵانە چکە منداڵان ڕێژیان هەروە زۆر دەبێ و گەورە بوونە و منداڵ هەت لە نزیکەی 30 ساڵەوە هەمانە بەرەو خوارەوە بۆیە پێویست دەکات بۆ هەموو ئەو ئاستانە لە قوتابخانەکان لە دایانگە و لە پێش دایانگەش پێویست دەکات بەڕاستی خەم لەو منداڵانە بخۆردرێەوە بەم شێوەی ئیهمال نەکرێن و بۆ ئەوەی ئەوانیش لە کۆمەلگا دانەبڕێن و چکوی بەڕاستی لە تەمەنی سەرتاوە دەتوانی شتیان بۆ بکەیت دەتوانی بەڕاستی دروستی ئەگەر تەشخیصێکی دقیقیان بۆ بکرێ دەتوانی خزمەتیان بکەی و هاوکاریان بکەی و لەو دۆخە بەرەو باشتر بڕۆن و بەڵکو چاکیش ببنەوە بەڵام ئەگەر هەر بەم شێوە ئیهمالە حکومەت لێ بگەڕێ ئەوە کارەساتێکی زۆر گەورەیە و کۆمەلگا تووشی زۆر نەهامەتی و ناڕەحەتی گەورەتر دەبێتەوە ئەو منداڵانەش لە 10 ساڵ و ئەگەر تەمەنیان لە 10 ساڵ و 12 و ئەوانە تێپەڕی بەڕاستی من دەتوانم بڵێم هیچیان لەگەڵ ناکرێت بۆیە داوا لە حکومەت دەکەین لێرە ئەو کۆبنەوەی پەیامەکەمان ئەوەیە بەڕاستی یەکەم پەیامە بۆیە کە حکومەت بە هانای ئەو خێزانانەوە بێ ئێمە لە ڕووی دەرونیەوە خێزانەکان کێشە و گرفتیان زۆرە لە ڕووی کۆمەڵایەتی و کێشە و گرفتمان زۆرە و بەشێکی زۆریشی لە ڕووی داراییشەوە کێشە و گرفتی هەیە خانەوادەی وا هەیە 4 منداڵی ئۆتیزمی هەیە دەڵێ من ناتوانم چۆن 4 منداڵی ئۆتیزم ببم بە سنتەرێک هەر یەکەی مانگانە 700-800 هزار دینار باشە ئەوە خێزان ناتوانێت ئەو منداڵانە لەو قەیرانە دەرباز بکە بەڕاستی زۆرتەوە دەستەکانت خۆش سپاس مامۆستا بدەیت مامۆستاگیان بەڕێستان چەندین ساڵە لەگەڵ ئەو توێژەن لە ناو وەزارەتی پەروەردە ئەگەر وەکو جیاوازیە یاخود باسیەوەی بکەی کە ڕێژەی حاڵەتی ئۆتیزم لە بەرەوسبوونەوەدا ئێوە هەستان بۆ کردووە بەڵێ دیارەوە کە بەڕێزانە باسییان کرد حاڵەتی ئۆتیزم ساڵ بە ساڵ ڕێژەکەی زیاترە ئەمەش بەڕاستی هەمووانەی ئەو کەسە ئەو خێزانە و خانەوادانەی کە منداڵانانێ بەڕاستی لە دۆخێکی سەختی ژیانی زۆر بەڕێ دەکەن خۆت تا منداڵەکەت نەبێ نازانی ئێش و ئازارەکانی چەندە زۆرە سەرڕاوی کە چێشە تەنها بۆ منداڵەکەی نیە بەڵکو زیاتر بۆ خانەوادەکانیان ئەوەی دەکێتە سەرەوەی کە لە ئاستی حکوومەتدا ئایا حکوومەت چی کردووە بۆ منداڵان کەسانی خان پێداویستە بە تایبەتی منداڵی ئۆتیزم من بە پێی ئەزمموی خۆمەندەی کە چەند ساڵە ئیش لەسەر و بوارە دەکەم حکوومەت هێرێ مەدەسەڵات بەڕاستی لە نزمترین ئاستی بەرپرسیارەتیدا لە مەسلەی پێشکەشکردنی خزمەتگوزاری و دابینکردنی سەرجەم کەلوپەلەکان و بواری خوێندن و هەموو ئەو پێداویستیانەی کە پێویستە منداڵیش خان پێداویستە بزانانی ئۆتیزم هەیبێت بۆیە من قسە لەسەر شوێنێک دەکەم کە و ناوچێم تێداژیم هیچ سەرتەنێکی ئۆتیزمی لێ نییە واتە بۆ خێزانانەی کە لێ منداڵی ئۆتیزمیان هەیە تا ئێستا جوریۆ دێوە نازانن پەنا بۆ چ بەرن و بەشێکیان بەڕاستی بیر
لە کۆز دەکەنەوە بۆی بستن شارە گەورەکان لەبەر منداڵەکانیان زیاتر بۆیە حکوومەت دەبێت بیر لێی کاتەوە لە هەموو شار و شارۆچکەیەکدا پێویستە سنتەری ئۆتیزم و تەنانەت پەیمانگای نابینیان و نابیسانی شەبێت چکە بەڕاستی شوێنێکەتیدا نەبێ کێشە بۆ خێزان دروست دەبێت کێشە بۆ منداڵەکەش دروست دەبێت بۆیە حکوومەت دەبێت بەرنامە و پلانی شوای بێت لە ئایندەدا کە بتوانێت داتای ئەو منداڵانە وەربگرێت تا ئێستا ئێمە بەداخەوە داتاشی دروستمان لەوەی نییە داتاشی دروست و زانێریش تەواو نییە کە بتوانین بزانین ڕێژەی ژمارەی منداڵەکان چەندە وەروە سنتەریشی تەشخیصی تایبەت بە منداڵی ئۆتیزم نییە زۆربەی منداڵێن کردووە بۆ ئۆتیزم بەداخەوە کە منداڵەکە هەڵگری حاڵەتی ئۆتیزم نییە ئەوانە هەموو کێشەی گەورەن بۆ خێزان و بۆ کەسوکاریشان دروست بووە بۆیە دەکرێت ئەگەر حکوومەت خەمخۆری بواری ئەو توێژە بێ بەڕاستی دەبێت لە ئایندەدا بیر لەوەی بکاتەوە کە لە ڕووی مەسایلی خزمەتگوزاریەوە لە ڕووی دابینکردنی هەموو لانە پێداویستەکاندا لە ڕووی مادیشەوە ناکرێت منداڵیش خان پێداویستی تایبەت بەڕاستی تازە هیچ موچەیەشی نەبێ لەبەرەوەی ئەوانە پێداویستی ژیانیان لە منداڵێکە زیاترە منداڵی وا هەیە مەسوفاتێکی زۆری بۆ دایبی و جلوبەرگ و چارەسەری پزیشکی دەوێت بەڵام حکوومەت تا ئێستا لە ئاستێکی نزمی بەرپرسیارەتیدا بووە ومێدەوارین کە بە ڕۆحیەتێکی ئینسانیانە و ئاینیانە بەڕاستی بیر بکرێتەوە زۆر سوپاس بۆ بەڕێزشتان دەست چاوت خۆش بێخوا مامۆستاگیان ئێوە گەر لێ دوانتان هەبێت لە هەفتەی هۆشیاری ئۆتیزمدا بۆ نمونە هۆشیاری لە چۆ دەست پێ بکەین ینی پێویستە ئەم هاتنە دەرەوانە بۆ خێزانەکان بە تایبەتی بۆی کە بۆ نمونە جۆرە هاوسۆزێک پەیوەندێکی بەهێز هەبێت لە نێوانیاندا سەرەتا بە خێراتنتان دەکەم دەستان خۆش بێ بەڕاستی ئەم جۆرە هوشیارکردنەوەی کۆمەڵگا بمانەوە نەمانەوێت لە ڕێگەی سوۆسیال میدیا و کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەمانە ڕۆڵی خۆیە بێت وا کات کە کۆمەڵگا وشیار بێتەوە سەرەتا من وەک خۆم وا هەست دەکەم سەرەتا لە خێزانەوە دەست پێەکە ئەبێ هەموو خێزانێک ڕۆشنبیری خۆی زیادکە خێزانی وامانەیە ئێسش ڕەنگە نەزانێ حاڵەتی مناڵەکەی ئەو شێوازەیە ینی دواکەوتنی قسەکردنی ینی لێ ناپرسێتەوەڵێ کورە لە باوانمانەوە بۆمان هاتووەتەوە لە وەچەکانەوە ینی بڵێن باوباپیرانمان کەسانێکیان هەبووە درەنگ هاتوونەتە گۆ ینی لێ ناپرسنەوە نەبوونی هۆشیاری خێزان خاڵێکی سەرەتایە و خاڵی دووهەم کۆمەڵگا ڕۆشنبیری کۆمەڵگا ینی کۆمەلگا بێ ڕۆشنبیر بێ بەوەی کە بزانێ منداڵە خاوەن پێداویستیەکی تایبەتە یان حاڵەتێکی تایبەتی هەیە مڕاعات بگرێ لە کۆمەڵێ ڕۆوە ئەو خاڵانەی کەم بەڕێزانە باسییان کرد هەمویان لە 100% لەگەڵ یانام نامەوێت دووباریان کەمەوە تەنها سەرەتا خاڵ جەختەخەمە سەر خێزان ڕۆشنبیری خێزان اینجا ڕۆشنبیری کۆمەڵگا هۆشیاری کۆمەڵگا زۆر زەرورە لەم حاڵەتەیە و حکوومەتیش تا ئێستا ینی بۆ شێوازەی کە پێویستە ببێن نەبووە و لە نزمترین ئاستی بەرپرسیارەتیا بووە و ئەوەش کە تا ئێستا کراوە وەکو ئێمە شاری هەڵەبجە سنتەرێک کراوەتەوە سنتەرەکە لەلایەن خێرخوازانەوە کراوەتەوە ماڵی ئاوەدان بێت و کاوەی شێعەلیەم سنتەرێک کردوێتەوە دەستەکانی خۆش بێ بەڕاستی ڕۆڵی خۆی هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە کۆمەڵی خێزانمان هێشتا تەحەفوزەکەن بەوەی کە نایانەوێ دەرکەوێت کە مناڵەکەیان هەڵگری ئەم حاڵەتەیە کاتەوەش دەکەیتە باری هۆشیاریەوە منداڵەکە کەم و کورتێک یاخود دواکەوتنێکی گەشەکردنی هەبوو هەتا زوو هەیە بە ینی لە خەمی ئەویدا هەبی بەرەو پێشی بەرینە شاردنەوە لە چوارچێوەی دیواری ماڵەوە دایبنێ هەتا وەکو پیان ڕدەگیرێ ئینجاکانە هەندێکیان لەو کاتێک کە منداڵەکە زۆر بە جوڵە بوو توانای ئیدارەدانیان نەما ئینجاکانە پەنا دەبن بۆ بەرەوە بە دڵنیایەوە ئێستا من خۆمان منداڵێکمان هەیە ئەم حاڵەتەی هەیە لە خۆدای بە زیاد ینی لەوەی کە بردومانە بۆ سنتەر هەستەکەین وردە وردە نابێ مناڵی خۆت بەراورد بە هیچ مناڵێ بکەیت ینی ڕەنگە مناڵێک هەر هەمان هەڵگری ئەم حاڵەتە بێت بەس جیاواز بێت یعنی تۆ لە سنتەر چەند ڕاهێنانی پێ بکرێ پێویستە ئەمەندەش لە ماڵەوە ڕاهێنانی پێ بکرێ ئەکەوێتەوە سەر ئەرکی دایک و باوکان زیاترە بێ و ڕاهێنەرە بەڕێزەکان دڵسۆزانە ئیش بکەن ئینشاءالله بەرەو باشتر ئەڕۆن نامانەوێت بڵێن ببنەوە کەسێکی ئاسایی بەڵام ئەکرێ ببنەوە کەسێکی ینی کە بڵێ تا ڕادەیەک ئاسایی ببنەوە و حکوومەتیش تێکەڵ بە کۆمەلگا ببنەوە حکوومەتیش بتوانێت لە ڕێگەی کردنەوەی سنتەرێکی پیشەیی بۆ ئەم مناڵانە لە داهاتووە ویان لێبێ بە دەستی لەسەر دەستی خۆیان بژین دەستی ئەوەش خۆش بێ زۆر سپاس مامۆستاگیان ئەگەر لە ڕووی تەندروستیەوە بەڕێستان لە هەولێرەوە هاتن چ پەیامێکتان هەیە بۆمان دەستان خۆش بی سوپاسی دنیاخانەکەین دەستان خۆش بی سوپاسی دنیاخانەکەین بۆ ڕێکخستنی ئەو گەشتە و گروپی شاخەوانی گروپی ڕێگا من لە هەولێرەوە هاتووم بە نسبەت تەندروستی ئەو منداڵانە کێشێکی زۆر گەورەیان هەیە بە نسبەت دەم و ددانیان
بەڵام هیچ یەک خەستەخانەی حکومی هەیە لاولێر بەس وەکو پێویست هاوکارمان نییە یعنی بۆ نمونە من کچەکەی خۆم بردیا لە 2024 یعنی ژمارەیان بۆ دانەوە 403 یعنی هەفتەی دوو مندار بەڕێ دەکەن مانگێ دەکاتە 8 یعنی ساڵی 96 بە منیان گوتە 2029 وەرەوە یعنی منداڵێکی ئەوها 2029 بۆ چارەسەرکردنی یەک ددان یعنی دەکرێت ئەمە ئەو هەڵگرانی ئۆتیزم یعنی توشبوانی ئۆتیزم پێویستیان بە تەندروستی بی ئەتو لەلایەک دەرێ ئەمن لەلایەنی پەروەردە لەلایەنی تەندروستی هەموو شتێکمان ینی مافی ئێوەم داوە ینی بڕۆ خەستەخانەکان بەلاش شەقەی ناکەەوە ئەوکەی بەلاش ینی دوای 4 سال ینی چێ تەعاملەکە ینی ئینسانی تەواو ینی تەعامل ناکە ینی 2 ڕۆژ 3 ڕۆژ ئەمن بچم پاشی 4 سالی ینی منداڵەکەم بمەوەی مان ناچارم دەیبی بەمە ئەهلی توانان نییە ئەمن توانام هەیە کەشکە توانای نییە وەنیا ینی ناکرێتە ئێستا تو ئەوەکەی خزمەت گوزاریە بەچینی ئۆتیزم ئەوە خزمەت گوزاری نییە دەستەکان خۆش سپاس بۆ بەڕێستان دەست خۆش بێ بوون منە ئێوە وەکو خێزان پێویستە لە کوێوە خاڵی خاڵێکی سەرەکی لە هاوکاریکردن مە لە کوێوە دەست پێ وەڵای بەڕێی من سنتەر ئەمە وەکو هەڵەبجە لە هەفتەیەکە 9 سعات 9 سعات بۆ مناڵێکی ئۆتیزم کە من بە عیلاج باڵێ لە سنتەر برادران دەزانن یان لە هەفتەیەکە ئەمە سێ جارە ئیبەن بۆوێ سێشەمە چوارشەمە پێنجشەمە لە سعات 9 تا 12 یان 9 سعاتەکە 9 سعات بۆ مناڵێکی ئۆتیزم ئەبێ چی فێر بێت چی ڕاهێنانێک بێت من بەش بە حاڵی خۆم ناوەکەم بە عیلاجی چۆ ناتوانم دەستی بەردەم بەڵام حکوومەت 2 ساڵە زیاتر ئێمە دژنە تووبیمان کردووە ئەڵێن گوایان موچەیان بۆ بڕینەوە موچە نییە خۆ من حەزرەتی 9 نیم 900 ساڵ بژیم تاکێ من نازانم چاوەڕوانی بکەم دەستەکان خۆش بێ باوکی یەکێک لە منداڵە ئۆتیزمەکان گوتی خۆ من ئەگەر باسی کێشە و گرفتەکانمان بکەین تا بەیانی تاوا نابم بەڕاستی گرفت و کێشیان هەیە یەکێک لە گەورەترین گرفت و کێشەکانی خێزانانش ئەوەیە هەر هەمویان وا بیر دەکەنەوە دەڵێن تاوەکو ئێمە مابین منداڵەکانمان خزمەت دەکەین بە باشترین شێوە بەڵام ئەگەر ئێمە نەمێنین چۆن ئەم منداڵانە هیچ شوێنێکی دڵنیایی و هیچ شوێنێکی دڵسۆز نییە تاوەکو لە خۆیان بگرێت و چاودێریان بکات هەفتەی هۆشیاری بوو و کۆبوونەوەیەکی خێزانانی زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بوو سپاس بۆ مامۆستا دنیا کە سپۆنسەری سەرەکی ئەم کۆبوونەوەی بوو سپاس بۆ هاوکارانم کە لە سلێمانیەوە ئەزیەتیان کێشە هاتن بۆ تۆمارکردنی ئەم بەرنامەیە لە شاری ڕانیا ئاواتە خوازین قسەکان ئەو بەڵێنانەی کە دەدرێت هەموو بەکردداری بکرێن تاوەکو ئەمانیش تۆزێک لە ڕووی دەرونیەوە ئارام ببنەوە سپاس بۆ ئێوەی بینەر کە تا ئێستا لەگەڵمان بوون تا بەرنامەیەکی تر لەگەڵتاندا دەبم خوداتان لەگەڵ و ئاسوودە بن